بۆیە بەداخەوە زۆربەی کات ئێمەی بانگ خوا سزامان دەدا نەک کافرەکە، چونکە نەمانتوانیوە دینی خوا وەکو ئەوەی خوا و پێغەمبەر فەرمویانە بە خەڵک بگەێنین. خواش العەدلە، خواش ئەرحەم الراحیمینە، غەزەب لە نەتەوەیەک و گەلێک ناگرێ. کۆتایی وتارەکەم بەم بەسەرهاتە دێنم کە واقعی کۆمەڵگەی مسلمانانی ئێستاش دەخوێنێتەوە. مامۆستای کرامکەریم بانگخواز و نووسەر لە کتێبی فەلسەفەی باڵاپۆشیدا لە لاپەڕەی 129دا دەفەرمێ شێخ عەلی تەنتاوی جێڕاوێتەوە توێتی کاتی خۆی لە دەوڵەتی عوسمانیدا کە بەشێکی گەورەی جیهان بەدەستی مسلمانەکانەوە بوو، دەوڵەتی یابانی ئەو کاتە داوا دەکەن لە خەلیفەی عوسمانی چەند زانا و مەلا و بانگخوازێک بنێرن بۆ یابان باسی دینی ئیسلاممان بۆ بکەن، بزانین ئەو ئیسلامەی ئێوە ئاوا مەتەح دەکرێ و شتی جوانیشی پێشکەش کردووە چییە و چۆنە. ئەوانیش کۆمەڵە خەڵکی قورئان لەبەر دڵسۆز بۆ ئیسلام بانگخواز دەنێرن بۆ یابان. ئەچنە یابان و لەلایەن گەورە زانایانی یابان و سەرۆکی حکومەتەکانەوە پێشوازیان لێ دەکرێت بە دەستوری خۆیان خوانێکی شاهانەی نان خواردن ئامادە دەکرێت، جۆرەها خواردن و تەعامی لەسەرە، بەڵام لە هەموو شوێنێک شەو بەتڵی عەرەق و پەرداخ و خواردنەوەکان دانراون ئەنواعی خواردنەوە. تۆ چۆن مسلمانی لە ماڵی خۆتان ماستاو دادنێ و ساردی دادنێ و شەربەت دادنێ و شیرینی دادنێ لەسەر سفرەکە، ئەوانش بە دەستوری خوان ئەوانان هەموو داناوە. ئەڵێ زاناکان کە چاویان بەو هەموو بتڵە عەرەقەکەەوە لەگەڵ ئەو هەموو خواردنەدا هەر چاویان چۆ پشتی سەریان یەکسەر تووڕە بوون، یەکسەر هەڵچوون، وتیان ئێوە نازانن خوای پەروەردگار دەفەرمێ إنما الخمر والميسر والأنصاب والأزلام رجس من عمل الشيطان فاجتنبوه. أما هم عمل الشيطان لايبن خوا فرميتي فاجتنبوه. أمجا بيان وتن لعن الله الخمر على 10 أوجه. بيغمبري إما فرميتي عرق نخوي حرام دكس لقال يا بن علت بها دستي عن كد بخمنوي أو هم نعلتي لس عرقه الله يا باني كان هر حبسان كلوتيان براخو أمان لنعلته لنفرته لعمل الشيطان زيادة يقصي كان بيون يكوبنا وكبتال كان كاك خو حافظان وخواتان لقلبه هات نو بدستي خالي يكز مسلمان نبو الشيخ علي طنطاوي فهم آي بداخوا أمانة براستي لصوزي إسلام بون براستي حكيم واليزان نبون بيكتا يا كاك جان عراقك من نايخومه وكنت لما استونا خومه أو هم خوارنا حلال داندراو أو دخوم أمجا بس باسي خوان بوب كرنايا ئەو خوای پەروەردگارە ئێوە یابانی چەند خۆش دەوێت دەستپاکن زیرەکن ڕێک و پێکن ئەو خوای حەیف نییە بەهەشتیشتان نەبێ نەهاتن نەباسی خوا نەباسی بەهەشت نەباسی ڕێزی علم نەباسی دەستپاکی وەفا هیچی ئیسلامیان بۆ باز نەکردن بەس باسی حرامی عەرەقیان بۆ دەکردن یەک کەلیمان لێ وەرنەگرتن دەی وەڵڵی خوا لە قیامەتە ئەو زانانە سزا دەدا و لە دنیاشا سزایان دەدا بەڵام عەزابی ئەو کافرە نادا چونکە دینی خوای وەکو حەق پێ نەگەیشت